باڤڵ تاڵەبانی و ڕێیان کلدانی کورسەکانی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە نێوان خۆیاندا دابەش دەکەن. بەر لە بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کورسەکانی یەکێتی لە خولی داهاتووی پەرلەمان لە نێوان یەکێتی باڤڵ تاڵەبانی و حیزبەکەی ڕێیان کلدانی دابەش دەکرێت. ئەمەش بە ئامانجی پشتگیریکردنی یەکێتی لەو کاتانەی باڤڵ تاڵەبانی دەیەوێت. دوێنێ شەممە لە دەباشان هەریەک لە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و ڕێیان کلدانی ئەمینداری گشتی بزوتنەوەی بابیلۆن کۆبوونەوەیەکی دووقۆڵیان ئەنجامدا و بە پێی زانیاریە دزە پێکراوەکان باڤڵ تاڵەبانی بەڵێنی پێدانی کورسێکی با ڕێیان کلدانی داوە لە بازنەی سلێمانی. ئەوەش بە ئامانجیەوەی لە کاتە سەختەکاندا ئەو بزوتنەوەیە پاڵپشتی لە یەکێتەکەی باڤڵ تاڵەبانی بکات. ڕێکەوتنەکە بە جۆرێکە لە بازنەی سلێمانی کورسی کۆتایی پێکهاتەی کریستیان لەلایەن یەکێتیەوە بە بزوتنەوەی بابیلۆن بدرێت و باڤڵ تاڵەبانی بەڵێنی نسۆگەرکردنی ئەو کورسی بە ڕێیان کلدانی داوە. ئەو ڕێکەوتنەی باڤڵ تاڵەبانی لەگەڵ ڕێیان کلدانی کردوێتی لە چوارچێوەی هاوڕێتی و پەیوەندی نێوان هەردوو لادایە و بڕیارەکە بە بێگەڕانەوەیە بۆ مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی کە ئەمەش پێچەوانەی پەیڕەوی نێوخۆیی ئەو حیزبەیە.